27 دوی ساڵی 2000 کۆچی دوایی زانا و نووسەر و بانخۆزی کاریگەری ئیسلامی وڵاتی میسر و زانکۆی ئەسهەر شێخ سەید سابق دانەری پەرتووکی بەناوبانگی فیقه و سونە. ناوبرە و ساڵی 1915 لەدایک بووە. ناوبراویەکێک بووە لە دامەزرێنەرانی ڕێکخراوی برایانی مسلمان ناسرە و بە ئیخوان المسلمین و پەیوەندێکی پتەوی لەگەڵ پێشەوە حەسەن بەنادا هەبووە. 27 دوی ساڵی 2011 کۆچی دوایی سەرکردە و سیاسەتمەداری ئیسلامی و سەرۆکۆماری لە کارخراوی تورکیا نەجمەدین ئەربەکان لە نەخۆشخانەیەکی ئەنقەرەی پایتەختی تورکیا و لە تەمەنی 84 ساڵیدا. نەجمەدین ئەربەکان یەکێک بووە لە سەرکردە و سەرۆکە کارێزماکانی تورک بەهۆی هەوڵدانی بۆ هەموارکردنەوەی دەستور و سەرکردنی بەندەکانی عەلمانیەت لە دەستوردا دوای ساڵێک لە سەرۆکایەتیەکەی کودەتای بەسەردا کرا و لە دەسەڵات دوورخرایەوە. نەجمەدین ئەربەکان دڵسۆز و خەمخۆرێکی کورد بۆ و هەوڵیداوە پەیوەندی نێوان تورک و کورد لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ڕێک بخرێ نەک بە هەستی نەتەوە پەرستێتی. لە سەردەمی دەسەڵاتیشیدا ئاوڕێکی جدی لە کێشە و دۆزی کورد داوەتەوە. نەجمەدین ئەربەکان ڕۆژی 29 دەی ساڵی 1926 لەدایک بووە بەهۆی دووبارە زیندووکردنەوەی ئیسلام و فکری ئیسلامی لە تورکیادا. نازناوی باوکی ئیسلامی سیاسی لێنراوە چونکە لە ژیانی سیاسیدا کۆڵی نەدا و چەندان حیزبی ئیسلامی دامەزراند کاتێک لەلایەن سوپاوە حیزبی پێشووی هەڵدەوەشێنرایەوە. 27 دوی ساڵی 2016 کۆچی دوایی فەرەجوڵڵا سەلاحشووری دەرهێنەری سەرکەوتووی درامای ئێران لە تەمەنی 64 ساڵیدا. سەرەتای دەرکەوتن و سەرکەوتنی سەلاحشوور دەگەڕێتەوە بۆ درامای تەوبەی نەسوح کە لە ساڵی 1982 دا یەکێک بووە لە ئەکتەرەکانی. ئەیوب پێغەمبەر و یارانی ئەشکەوت و یوسفی ڕازگۆ لە کارە سەرکەوتوەکانی فەرەجوڵڵا سەلاحشوورن. ناوبراو ڕۆژی 3 یانزەی ساڵی 1952 لە شاری قەزوین لەدایک بووە.